لە ڕۆژهەڵاتەوە. بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە قسە و باس و لێکدانەوەی بەحس و بابەتەکانی پەیوەند بە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە. ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیوادارین هەموو هێزەکانی باشووری کوردستان تێکڕا بە یەکگرت و لە گۆڕەکانی سیاسی ئێراندا کێشە و کێبڕکێکی یەکجار بن. مرۆڤێکی ئازادیخواست بەردەوام دەبێ بڕوای بە کۆمەڵ. بەبێ ڕەفراندۆمیش وازەحە، یعنی هەموو ڕێبوارێک دەتوانێت تەشکیل بدات کە خەڵکی کورد لە کوردستانی عێراق دەهێوێت زیاد بێتەوە. کەوینە دانوستان پێکەوە مەشوەڕەتکردن و ئاڵوگۆڕی بیرروڕا و ئەوە درێژە بدەین گوتاری دموکراسی خوازیەکی سێکولار و ئەم بەرنامەیە بۆ بە ئاگابوونە لە بارودۆخی سیاسی، ئابووری، فەرهەنگی و کۆمەڵایەتی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کۆمەڵگایەکی زیندوو بۆ ئەوەی ئازادانە تەرح و ڕاوبۆچوونەکانیان لە چوارچێوەی فراهەمکردنی ئازادی بەبێ گوێدانە فکر و ئایدۆلۆژیای جیاواز. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان ئەم کاتەتان باش. من ئەنوەر حسێنم، هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە کە وەک هەمیشە وەک بەرنامەکانی پێشوو کە قسە و باسمان کرد سەبارەت بە بارودۆخی پارچەکانی کوردستان بە تایبەتی هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و کە لە ماوەی 7 ڕۆژە درێژەی هەیە و تا ڕادێک کۆمەلگای نێودەوڵەتی سەرقاڵ کردووە و بەرخودانێکی بێوێنە لە ئەفرین بەرامبەر بە سوپای تورکیا و سوپای بەناو ئازادی سووریا و هێزە کۆنەپەرستەکان و تەنان دەخالەتی عەربستانی سعودی و ئێران و رووسیا وانە ئەکرێ. ئەمڕۆ قسە و باز دەکەین لەسەر ئەمە و قسە و باز دەکەین لەسەر پێکهێنانی ناوەندی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوان 5 هێزی سیاسی کە پێشتریش قسە و باسمان کردووە بە میوانداری میوانەکانی پێشوم ئیبراهیمی عەلیزادە سکرتێری گشتی باوڵم سکرتێری کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کەوان وتیان ئێمە بەشدار نەبووین بەو دەلیلەی ئەوە پێکهێنانی ناوەندێکی ڕاستە و هەندێک هێزی ئیسلامی تایە بەشدارن لە بەرامبەریشە عمەری ئیلخانی زادە کە هەم میوانی بەرنامەکە بوو وتی من ڕێگا نادەم بۆی کە کەس تهدیدیەوە بکە کە من ڕاستم یا چەپم خۆمان بە سۆسیالیست دەزانین و لە پێشووتریشدا هەرێکە لە بەڕێزان عەبدوڵای مهتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشان ئەوان بەدەست پێشکەری ناوبر بەڵام وتیان حیزبی کۆمۆنیست بەهۆی چەقبەستووی و دۆگمی ئیدۆلۆژیەکەی ناتوانێت بێتە ئەمانەوە و نەکەر خۆیان نایەن بەڵکو یانەی خەڵکی تریش لەگەڵ خۆیان بێنەنا ئەو ناوەندەوە وەکو پەژاک کە ئێمە قبوڵمان نییە. مستەفای مەولودیش وتی ئێمە قسە لەسەرەوەکەین کە ئەم ناوەندە بۆ هەموو هێزە سیاسیەکانە نابێ سانسۆرمان لەسەرێکە بێ و نەبێ یەکێک نەبێ. ئەمە بابەتێکی گرنگە و ئەوەی کە ئەمڕۆ قسە و باسی لەسەرەکەین لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان، بارودۆخی هێزەکانی پارچەی کوردستان، بارودۆخی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆنگرەی نەتەوەی کۆنگرەیەکی ڕاوێژکاری بەس پێم وایە هەردووک بەڕێستان لەوێ بوون، کاک عوسمان لەوێ نەبوو، کاک جعفەر لەوێ بوو. ئەوەش بابەتێکی گرنگ بوو. من لە چەند هەفتوو لەوە پێش بەڕێز دکتۆر بەختیار و دکتۆر کامەرانم بان کردبوو لە هاوسەرۆکانی کەنەکە لێرە ڕایانگەیان کە ئەو هێزانە هەندێک هێز بانگ نەکبان کراون خۆیان ناتون هەندێک هێز گرفتیان هەیە. لە قسە و باز دەکەین لەسەر ئەمە. ئەمڕۆ میوانەکانم بریتین لە بەڕێزان کاک جعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە، بەڕێز کاک عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران، هەردووکتان بەخێر بێن بۆ ستۆدیۆی گەلی کوردستان. کاک جعفەر لە جەناب تۆ دەستی بکەم. 7 ڕۆژە پەلامارێکی دڕندانەی شۆڤێنیانە ئەکرێتە سەر شاری ئەفرین لایەن سوپای تورکیا و ئۆپراسیۆنێکی بەربڵاو لە چوار لە ئەفرینەوە درێژەی هەیە وەکو باسم کرد بەگەڵ لە کۆمەکێکی ئێران رووسیا تورکیا تەنانەت باسی سووریا ژەکرێ و عەربستانی سعودی لە پشتیوەتی سوپای ئازادی سووریا جەناب لێکدانەوە چییە؟ بۆچی ئەیانەوێ ئەفرینی ژوەک و کۆبانی لێ بکەن؟ بۆچی یانەوێ ئەفرینی ژوەک و مووسڵ لێ بکەن وێرانی بکەن و پێ دوایە دوا ڕۆژی یان چارەنووسی ئەفرین بە چیەگا لێستە؟ بەسڵاو بۆ بیسەرانی رادیۆ دەنگی گەلی کوردستان. من پێم وایە نازانم وەک مووسڵ، بەڵام ئەگەر بۆیان بکرێ بەڵێ وەک مووسڵی دەیەکەن،
من پێم وایە ئەمە لە پێش هەموو شتێکە بەرنامەی تورکیەیە بۆ ئەوەی کە نەیەڵێ کورد لە کوردستانی ڕۆژاوە بە هیچ حەق و حقوقێ بگاکە ئەو ئەحساسی خەتەرەکە بۆ خۆی بۆ ناوخۆی خۆی و پێی وایە هێزەکانی ڕۆژاوە زۆر تحتی تەسیری پەکەکەن و زۆر دەستور لەو وەرەگرن و ئەوە خەتەرێک بۆ سەر خۆی بینێ دەوڵەتی تورکیا. بەڵام لە عینی حاڵە مەسەلەکەش من پێم وایە تورکیا بە دەلیلی ئەوە لە هەموو سیاسەتەکانی دەرەوەی شکستی خواردەوە بە تایبەت لە سووریەوە تا ئێستا شکستی خواردووە ئەوێ ئاخرین بەڵگی بەرەندەی بەشکم لەم ئاخرەوە بتوانێت لەشکرکێشی بۆ نێو خاچی سووریا بتوانێت ینی جوبرانی ئەوانەی پێشوو بکاتەوە ئەگەر ئەمریکا و ڕووس لە رابطە لەگەڵ سووریەدا هاتن بە تەوافقاتێ بگەن وەک ئێران تورکێش بێبەش نەبێ کە تا ئێستا بێبەش بووە و نەیتوانیوە ئەو سیاسەتانەی کە لە ئەوڵەوە سەبارەت بە سووریە بوویەتی هیچی دروست لە ئاو دەرنەهاتووە و ئەوەیە ئەمەش بە دلیل و بەهانەیەکە ئەیهێنێتەوە بۆ ئەوەی کە بۆچی ئەو هێرشەی دەست پێ کرد هێرشەکەش هێر ئەوەیە کە باسم کرد ئەو پێی وایە لە ئەفرینەوە لە کانتۆنەکانی ڕۆژاواوە هێرش ئەکرێتە سەرخاچی ئەو کە تا ئێستا ئەوەی کە عەکسەکەی ڕوویداوە لە خاچی ڕۆژاواوە تا ئێستا هیچ حرەکەتێک دژی تورکیا نەکراوە فقط تورکیا بووەکە بە ئەنوا و ئەقسام بەرگری کردوەوە کە کوردەکان مەسەلەن حتا لە هێزە غەربیەکانەوە مسلح بکرێت ئەسلحەیان پێ بدرێ لەگەڵ ئەمریکاش لەسەر ئەوە ناکۆچیان هەیە و پێم وایە تورکیا بەرنمەکەی ئەوەیە کە نەشێڵێ ینی بە شێوەیە دیموگرافیای منتەقە بگۆڕێ ئەفرین شوێنێکە کە بە ئاسانی لە داهاتوە ئەگەر هەر لە دەست کوردەکان بێنێتەوە هەموو کانتۆنەکان بە یەک وەسڵەکەن و پێشم وایە لە داهاتووە ڕێگەیان ئەبێ بەرەو دەریا و ئەوانە بەڵام ئێستا تورکیا لەوانە ئەترسێکە ئەگەر حکوومەتێکی خۆبەڕێوەبەر لە شمالی سووریا ینی دروست بێ ئەمە خەتەرێک ئەزانێ بۆ خۆی دێمەولات بەڕێز کاک عوسمان جەعفەری پێم خۆشە بۆ چوونی جەنابەت بزانم فاکتەرەکانی پەلامار و ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین چییە بەتەنها بریتە لە پەلاماردانی ئەفرین یان پەلاماردانی کانتۆنێک کە لەلایەن پێدەوە بەڕێوبەریەکردیان وەکو کەچەکە وەکو پەکەکە ڕایانگەیاندووە کەەوە هێرشە بۆ سەر هەموو گەلی کورد و لە بینێشە نایەگرتووی هێزە سیاسیەکانی کوردستانە بینین سەبارەت بەمەوە بەداخەوە هەندێکیان بەشێکن لە پیلانجیێڕێکە ئەوی کە خۆشیان لە چەند حوت و لەوە پێش بەڕێز ڕۆژ هات ڕۆژ لێرە قسەی کرد وتەبێژی یەکینەکانی پاراستنی گەلیەپەگە وتی کە بە قسەی ئەو ئەنە کەسش بەشدارە لەو پیلانجیێڕێ ینی بەداخەوە ئەگە جەنابەت سەرنجی جەنابەت دەستپێک ڕێز و سڵاو بۆ ئێوە بۆ بینەران و بۆ بیسەرانی دەنگی گەلی کوردستان لە ڕاستیە هێرش بۆ سەر کانتۆنی ئافرین تەنیا هێرش بۆ سەر ناوچەیەکی دیاریکراو نییە کە وەکو ئەو ترێت کانتۆنی ئافرین ئەمە درێژەی ئەو پیلانگێڕیە ناوچەیەیە کە لە کەرکووکەوە دەستی پێ کرد و ئیمڕۆ خۆی لە ئافرین ئابینێتەوە حقیقەتەکەی ئەوەیە کە ئەم پیلانگێڕیە لەلایەن هەر چوار وڵاتی ئێران و تورکیا و سووریا و عێراق بەڕێوە ئەڕوات وەکو لە کەرکووکە بینیمان و هەمومان زانیمان پیلانگێڕیەکی وا گەورە کرا کە مەجای ئەوەی نەهێشتەوە بۆ گەلی کورد لە عێراقانە بتوانێت بەڕاستی بەرگری لە ئەو دەستکەوتانەی خۆی بکات و 51% لە خاکی پیرۆزی کوردستانی لە دەستدا ئەو کاتە وترا باشە تورکیا چی دەستکەوت لە هاوکاریکردنی ئێران و دەوڵەتی ناوەندی عێراق و لە عێراقانە بەرژەوەندیەکی زۆری تورکیا هەبوو پەیوەندیەکی زۆر قوڵ و بەرفراوانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی هەبوو بەڵام پشتی کردە هەمووی ئەوانە و
لەگەڵ دەوڵەتی مرکزی عێراقا هاودەنگ بوو و بە هاوکاری هەستا لەگەڵ دەوڵەتی مرکزی عێراق و لەگەڵ ئێرانە بۆ کۆنتترۆلکردنەوەی کەرکک و ناوچەکانی تری دەرەوەی هەرێم. زۆر پرسیار بوو کە ئەرە باشە تورکیا چی دەستکەوت تەماشاکەین ئێران زۆر حاکمیەتی لەسەر عێراق دروست بوو کەرکووکی کەوتە دەست حتا مووسڵی کەوتە دەست حتا تا سینووری سووریا هەموو کەوتە ژێر هژمونی سیاسی و نظامی جمهوری ئیسلامی پرسیار لێرا بوو تورکیا چی دەستکەوت ئەو کاتە ئێمە زۆر مناقشەیەمانە کرد وتمان پاری تورکیان هێشتوتەوە بۆ کوردستانی ڕۆژاوە و ئەوە بوو دەرکەوت 17 ڕۆژ لەمەوبەر تورکیا ماوەیەکی زۆرە ئامادەکاری بۆکات و پرۆپاگەندەی بۆکات و لە 20 مانگی پێشوو دەستی پێکرد و ئەو هێرشەی هێنایە سەری ئەفرین ینی کەرکک ناوچەیەکی استراتیژیکە بۆ داهاتووی کوردستان ئەفرین ناوچەیەکی استراتیژیکە بۆ داهاتووی کوردستان ئەمانە لە دوو جێگەوە هێرشیان کردە سەر کوردستان کە ئەزانن ئایندەی کورد لە ئەم دوو ناوچەوە ئەبێتە هۆی گەورەبوونێکی ژئۆپۆلیتیکی ژئۆستراتیژیکی ژۆ اقتصادی لە هەموو لایەکەوە لەبەرەوە بە هاوکاری یەکتر و بەداخەوە لە ژێر سکوتی ئەو وڵاتە زلهێزانە کە تا دوێنێ هاوپەیمانی کورد بوون و دەیانگوت کورد بە نوێنەرایەتی جیهان خەریکە لەگەڵ تیرۆرا شەڕەکات بەڵام ئیمڕۆکانە ئەبینین هێزە کۆنەپەرستەکانی ناوچە لەگەڵ تیرۆرا بە چاوپۆشیکردنی ئەو هێزە ناونەتەوەیانە ئیمڕۆ لەگەڵ کوردێکات تا دوێکە بە نوێنەرایەتی جیهان شەڕی تۆریە کرد ئەوان ئیمڕۆکانە شەڕی گەلی کوردەکەن لە ڕاستیە هێرش بۆ سەری ئافرین هێرشە بۆ سەر هەموو بەهانەتەوەیەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و ناتوانین تەنیا و تەنیا لە چوارچێوەی ناوچەی ئەفرینە بیهێڵینەوە بەڵێ ڕاستە هێزی ناوچە تیا بەشدارن وەکو ئێران و تورکیا و سووریا و عێراق بە هەماهەنگی ئەم کارەکەن بە دڵنیایی و وڵاتانی تری عەرەبیش وەکو سعودی بێت وەکو قەتەر بێت ئەگەر تەماشای ڕاگەیاندنەکانیان بکەیت تایبەت ڕاگەیاندنەکانی قەتەر وەکو ئەلجەزیرە و ئەوانە زۆر بە حەماسەوە باسی ئەو ئۆپراسیۆنە و باسی سەرکەوتنەکانی ئەرتەشی تورک و سوپای بەناو ئازادی سووریاکەن و لەوانەیە هێزی ئەو هێزانەی کە دژی خۆبەڕێوەبرایەتی ڕۆژاوای کوردستان و لەگەڵ پەکەکان ناکۆکن لەوانەیەوان شتیا بەشدار بن هیچ دوور نییە لە ڕاستی. باشە دێمەوەلات دوای کا عوسمان کا جەفەر بابەتێکی گرنگ کە لە چەند حوتولەوە پێش وروژێنراوە لە ڕۆژهەڵاتی لەناو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پرسی پێکێنانی ناوەندی هاوبەشی حیزبەکانی کوردستانی ئێرانە وا ناوندراوە ئێوە سەرنجتان چییە لەسەر پێکێنانی ئەو ناوەندە و لە کاتێکا 5 هێزی سیاسی بەشدارن بەڵام بۆ نمونە ئێوە وەکو دووکتان وەکو دوو سازمان دوو ڕێکخراوی سیاسی بەشدار نین لەو ناوەندەیە پێم خۆشە سەرنجی ئێوە بزانم و دوجار ئەو کێشە و خلافانەی کە هەیە لە نێوان ئەو ناوەندەیە چییە بۆ نمونە بەڕێز ئیبراهیمی عەلیزادە وتی ئەوانە کۆمەڵێک ئەحزابی ڕاستن ئێمە بۆیە بەشداریمان نەکردووە و وتی خێرە هێزێک کە درێژکراوی مجاهدینی خەڵقە بەشداریەکە لەو دانیشتانەیە بەڵام ڕێگا نادەن بە پەژاک بەشداری بکە لە بەرامبەرە بۆ نمونە کۆمەڵی زەحمەتکێشان کۆمەڵی شۆڕژگێڕ و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەڵێن ئەی پەژاک درێژکراوی پەکەکە نییە نەزەری جەنابەت چێ لەسەر ئەم ناوەندە و لەسەر ئەم گرفتانەی کە هەیە لە ناو ناوەندەکەیە پێش هەموو شتێ من پێم باشە هێزەکانی ڕۆژهەڵات هەمیشە کۆ بن ئەگەر نەتوان هەمویان لە یەک بەرا کۆ بن لە چەند بەرەشە کۆ بن شتێکی موسبەتە لەو بابەتەوە ئەوەی کە دێتە سەر اختلافات ئەوە معلومە اختلافات هەیە منیش پێم وایە ئەوە 5 حیزب بەرەیەکی ڕاستی
جامعەی کوردستانی ئێرانن ئەوەی کە من بەخۆم چیەڵم ڕاستە معلومە خەڵق قەزاوەتەکەن بەڵام لە هەموو شتێکە دیارە ئەو جەهەتە هەر لە ئەوڵەوە کە بە دوو حیزب پێکاتە کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگەری زەحمەت چەنگوران معلوم بوو دوو بەرەی ڕاستی کوردستانی ئێران بوون دیارە کەسانی ئەحزابی دیکەشیان پێی ئیزافە بووە بۆیە ئەوان لە رابطە لەگەڵ نەوعێک مخالفت لەگەڵ ئەحزابی دیکە ئەیکەن معلومە بۆ ئەوەکەن مەسەلەکە پژاگ نییە مەسەلەکە ئەوەیە کە ئەوان پیان باش نییە هێسایەک گەورە یاچکۆلە بە شێوە کە بە ئارمانێکی چەپەوە بە ئارمانێکی سۆسیالیستیەوە کە زۆر بن لە ناو ئەو بەرەیەدا دەنا هۆ من ئێستاش ئەوان کە بەرەیەکی ڕاستن پێم خراپ نییە بڵام ئێستا ئەمانە خراپن نا لە مەقابڵیش نەک لە مەقابڵی ئەوانە من پێم وایە چەپیش لە کوردستانی ئێرانە احتیاجی بە بەرەیەکە کە مەسەلەکەونی هەرچە بێن ئەحزابی ئازادی خوازی تیاابێ ئەحزابی دموکراتی واقعی تیاابێ ئەحزابێکە بڕوان بە پلۆرالیزم بێ ئەحزابێکە بڕوایان بەوە بێ خەڵک حەزف نەکەن ئەم حیزبانە ببن باشەوە ئەوانە مەسەلەکە لێرە پژاگ نییە ئەوەی کە من لێرە باست کرد کە گوایە ئەوان مخالفی پژاکن ئەوان بە نظری من بۆیە نەشانتوانیە کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران حەزفکەن معلومە هێزێکی مەترەحە لە جامعەی کوردستانە بە نظری من هیچ هێزێکی چەپ بە ئەندازەی ئەوان مەترەحنین لە جامعەی کوردستانەوە ئەوانە یعنی هێزە چەپ نییە لە کوردستانی ئێرانە بڵێ من کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حزبی فعال و چالاک و هەم نفوزیشیان هەیە ئەمەی کە تۆ ناوت کۆمەڵە بێ فلان کەس ناوی کۆمەڵە بە من ناکرێت چونکی بە نظری من ئەوەی کە بیرروڕای قەدیم هەمووی یەک کۆمەڵە وجودی بوو ئەوەیە کە بە نظری من حتا ئەگەر تا 100% نمایندەژی نەکەن تا حەدی ئەکسەرەکەی ئەوان نمایندەژی جریانی کۆمەڵاکەن لە کوردستانی ڕۆژهەڵات و ئەوانە مواقعە خۆ بە قسە نابێ بە قسەی ئەو نابێ من بڵێم فلان جریان ئەوە من کۆمەڵم معلومە کۆمەڵە لایەنگری خەڵکی کرێکار و زەحمە چێش بووە لایەنگری بەرابەری ژن و پیاو بووە یعنی دوو شتی ئەساسی کە بە نظری من قەت کۆمەڵە دەستی لێ هەڵنەگر لە ئەوڵەوە تا ئێستا و ناش بێ دەستی لێ هەڵگرێ بۆیەڵم وەختە جامعەت تەبەقاتیە مەسەلەکەەوە نییە بڕێ کەس پیان وایە ئەمە ئەیانەوێ بڕێک شعارەدەن کە ئەوە ئەیانەوێ لە کوردستان ئەوە پیان نا کوردستانیش وەک هەموو جامعەیەکی دنیا تەبەقاتیە هەموو تەبقەیەکی تایە چینی کرێکاری تایە زەحمە کێشی تایە معلمی تایە چینی بورژوای تایە بەڵام ئەوەیەکە بە نظری من بەرەی لەو بەرەی کە دروست بووە چەپیتیان نییە باشە هەمویان ڕاستن بڵێ هێزی ئیسلامیستی تایە بەڵێ هێزی ئیسلامیشی کاتە تۆ تەویدی ئەو قسانی سەیبراهیمەکەی من نازانم سەیبراهیم ئەوەی کە بۆم باس کردی بڵێ ئەخر من قسەکانیم هەموو نەبیستوە بەڵام من قسەکانی خۆم ئەمەیە و لەو ڕابتە ئەگەر ئەویش وەک منی وتوێ بڵێ تەئیدیەکەم بەڵام من قسەکانی خۆم ئەوە بۆڵم جامعەی کوردستانی من نازم منەڵم ئەوە شتێکی منفی نییە کە ئەو بەرەیە دروست بووە من پێم مثبەتە هەر هەموو ئەحزابێ نیوەی ئەحزابەکان لە کوردستانە بەجێ و پەرەوازە بن کۆ بنەوە باشە کاری باشیان کرێت کۆبوون تۆ پرسیاری ئەوە لە من کرد کە ئایا ئەمە بۆ ئەوان معلومە ئەوان خۆ من ناتوانم قسەی ئەوان تەئید بکەم ئەوان حەزبی هەر پژاک نییە حەزبی خەڵک باشە حەزبی ئێوەیان بۆ کردووە وەکو ڕۆژی سۆسیالیست من نازانم من حەزبی یەکێتی دیموکراتی کوردستانی ئێرانیان من گلەیی ناکەم لەوان چونکی من بۆ خۆم منیش خۆم بە ساحەبی مەسەلە کازانم پێم وانە کەسێ لێرە چۆخایە بۆ کوردستان ئەوانەی خەڵکە منش چۆخانە خەڵکی کەس چۆخانیە بۆ کوردستان بەڵام حەزبی دیموکرات و کۆمەڵی شۆڕژگەر چێخان من نازانم ئەگەوان خۆیان بە چۆخا بزانن نازانم بەڵام کەس چۆخانیە لە بۆ کوردستان واخ نابێ هەر پێم بڵێ نازانم پێم بڵێ ئەمە ئەزانم خۆ من تەنابتم هێنا بۆیشتم پێ بڵێ من منزورم چۆخانیە ئەوان ئەیانەوێ شتی خۆیان بەرنە پێشێ لە کوردستان باشە شتی خۆشیان چییە بە نظری من پرۆژەی ئەوان پرۆژەیە گەنیە کە لە خزمەت ینی ئەوەی منەڵێم خەڵکی کرێکار و زەحمە کێشا بێ لە خزمەت چیە بە نظری من لە خزمەت شتێکی مبهەمایەکە بۆ خۆشیان نازانن باشە دێمەولات کاک عوسمان جۆل لە قسەکانی کاک جەعفەر بوو ڕەغمی ئەوەی ئێوە لەو ناوەندەیە بێگومان ئەکرێ بڵێم
ڕەنگە ڕێی من بێ ئێوەکو هێزێکی ڕاست بناسرێن یا هێزێکی نەتەوەی بەڵام ئێوە بۆچی باگ نەکراون خۆگە شوێنی کۆبوونەوەی هێزە ڕاستەکان بێ ئێوە هێزێکی نەتەوەین و سەرنجت چیە لەسەر پێکێنانی ناوەندی و هاوبەشەیەکە لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێرانەڵێ ئەم کۆبوونەوەیە ناهۆمۆجینە سەیرە چکە هەندێکیان خۆشیان لە یەک نایە کە دیارە مەبەستی کاک عەبدوڵڵا و کاک عومەرە مەبەستی کاک مستەفای هیزری و کاک مستەفای مەولودی ئەڵێ خۆشیان لە یەک نایە حەز بە دەموچاوی یەک ناکەن بەڵام خێرە ئێتلافێکی هاوبەشیان پێکێناوە لە بەرامبەردا ئەمانیش ئەڵێن حزبی کۆمونیستی ئێران کە دیعایەی ئازادی بێ قەید و شەرتەکە بۆچی کە هێزێکی ئیسلامی لە ناو ناوەندەکە بایکۆتیەکە یا بۆچی کاتێژێ لە عزووی کۆمیتەکە بە بیانی بوونی لەچک ئەوان بەشداری ناکەن پێدوانێ ئەم ناوەندە بەم حاڵەیەوە ناتوانێت بگاتە نەتیجە و پێشەوە پێم خۆشە بزانم بۆ ئێوەیان بانگ نەکردو سەرنجی ئێوە چێ لە ڕاستیە وەکو کاک جافەر وتی هەمومان پێمان خۆشە کە هێزەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن کۆ ببنەوە لە دەوری مێزێک پلاتفۆرمێکیان هەبێت ئەتلافێکیان هەبێت و حتا بگاتە نقطەیەک وەکو بەرە بەڵام ئەمەی کە بە ناوی ناوەندی هاوکاری حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاندراوە لە ڕاستیە هێشتاکانە زووە بتوانین لەسەری قەزاوەت بکەین هێشتاکانە زووە بتوانین لەسەری قەزاوەت بکەین چونکو هێشتاکانە تەنیا لە ئاستی ڕاگەیاندنی ئەو ناوەندن و پێکەوە بتوانن خۆیان ڕایان گەیاندووە کە هێشتاکانە ئەوەی کە چی بکەن چی نەکەن بەرنمەیان چییە دەیانەوێت بە چ شێوەیەک هەڵس و کەوت بکەن لەسەر ڕووداوەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن چۆن هەڵس و کەوت بکەن لەگەڵ ئەو لایەنانەی ترکە دەرەوەی ئەم ناوەندی هاوکاریە ماونەتەوە هێشتاکانە ئەمانە ماونەتەوە بۆ کۆبوونەوەهای داهاتوویان چونکو ئێمە ماوەیەک هەفتێک لەمەوبەر لەگەڵ لایەنێکیان داوەتیان کردین دانیشتین مەسەلەکەمان باس کرد کە بۆ ئەبێت لایەنەکانی تری ناو گۆڕەپانی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات داوەتان نەکردوون و بۆ تەنیا لەم پێنج لایەنە قەتیس ماوەتەوە وەڵامیان ئەوە بوو کە ئەم ناوەندە هەروەها وەکو سێ ڕەوتی کۆنی کوردستان کە وەکو کۆمەڵە و دیموکرات و خەبات لە ئەسراسیانن هەرچەندین شعاب هەیە ینی بڵێن لە حزبی دیموکرات ئەم حزبی دیموکراتی تر هەیە لە کۆمەڵی تر دروست بووە بەڵام لە ئەسڵامانە هەریەکن و خەباتیش هەر لە ئەوڵەوە لە سەرەتای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە ساز بووە لە کوردستانە هەر ئەم سێ ڕەوتە هەبووە لەبەرەوە وەکو ئۆتۆماتیکی و بە قەوڵی خۆیان ئەمە قسەی ئەوانە وتمانە با ئەم سێلایەنە ببن و ئین ئەم سێ ڕەوتە کە ئێستاکانە لە پێنج حزب خۆیان ئەنوێنن ببن ڕخنەیە دروستە بە نەزەری دەنابێت نەخێرە ینی ئێمە هەلوێش بە سەراحەت من بە ئەو بەرادەرەی کە لە یەکێک لە لایەنەکانە ئەندامی سەرکردایەتیان کۆمەڵی زەحمەت کێشان من پێم وتم ئەگەر بێت و ئێوە بەو شێوە بیر بکەنەوە کە کوردستان تەنیا ئەم سێڕەوتەیە و ئەم ئێستاکە خۆی لەم پێنج حزبا ئەبینێت ئەگەر بەم شێوە بیر بکەنەوە ئێوە لە ئەحمەدی خاتەمی هیچ جیاوازیەکی ترتان نییە عینی قسەی من بوو بە ئەو برادەرە کە ئەندامی سەرەوەی کۆمەڵی زەحمەت کێشانە پێم وتم ئەگەر ئێوە بەم شێوە بیر بکەنەوە ئێوەش ڕێک وەکو جمهوری ئیسلامی ذهنیەتەکەتان وایە نادیموکراتیکە بۆ پێدوانیە واقعەتێک شتایە ئەوان هێزی ئەسلی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستە ڕێز و حرمەتم هەیە بۆیان و خەباتێکی 40 ساڵیان هەیە لە سەرەتای شۆڕشی جمهوری ئیسلامیوە و حتا بەر لە جمهوری ئیسلامیش مەسەلەن ئەوانە دروست بوون و حزبی دموکراتەکە 73 ساڵە
ڕوتی کۆمەڵەیەکە نێزیک زیاتر لە 40 ساڵە لە ناو بڵێن ئێران و کوردستانی ئێرانە هەبوونیان هەبووە بەڵام ئەمە نابێت بە دەلیل ینی تۆ بەم شێوە بیر بکەیتەوە ئەمە هەمان زێهنیەتی حکوومەتە دیکتاتۆرەکانی خاوەرمیانەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕۆژێک دەسڵاتیان گرت بە دەسەوە ئیتر تا آخر هەر دەبێ ئەوان بوون چونکو خۆیان بە خاوەنی شۆڕژ خۆیان بە خاوەنی هەست و نیستی ئەو وڵاتە زانن و هیچ هێزێکی تازە قبول ناکەن یعنی ئەگەر بەم زێهنیەتە ببێت ئەمە زێهنیەتێکی نادیموکراتیکە زێهنیەتێکی دیموکراتیک نییە وەغەڵاشە باشە ڕخنەیەک هەیە لەسەر ئەم ناوەندەکە بۆ نمونە ئەڵێ حزبی دیموکراتی کوردستانی ئێران تا ئێستا حزبی دیموکراتی کوردستان بەڕەسمی ناناسێ بە هاوڕێیانی پێشوو بانکیانەکە خێرە بەیەکەوە لەم ناوەندەیان ئەخر زەرورەتێک کۆمەڵی شۆڕژگێر کۆمەڵی زەحمەتکێشان بەڕەسمی ناناسێ خێرە لەم ناوەندەیە بەیەکەون پێتان وایە یعنی شتێکی ناتەبیعی لە دروستکردنی ئەم ناوەندەیە هەبێ و هەندێکی ژەڵێن وەکو هەموو کارەکانی تری هێزە ڕۆژهەڵاتیەکان چەند حوتویەکە خەیانی و کۆتایی بەڵێ من عرضم کردی لە ئەوڵەوە هێشتاکانە زووە ئینسان قەزاوت بکات کە ئەم ناوەندە ئەمێنێت نامێنێت ئەتوانێت موفق ببێت موفق نەبێت کارەکانی سەرکەوتووە بێت یا نا زووە هێشتاکانە قەزاوت کوی چونکو تا ئێستاکانە ئەوان لە حەدی بەیاننامەیەکیشە ئەم ناوەندە فقط یەک بەیاننامەیان پێکەوە داوە بۆ ڕاگررتنی حکمی ئیعدامی چالاکێکی سیاسی ڕامینی حزین پەناهی هیچ کارێکی تریان نەکردووە بەڵام وەکو خۆیشان دەڵێن زەرورەتێک لەم ماوە لە دوای 16 ئۆکتۆبر پێش هاتووە کە دەبێت ئەمانە پێکەوە هاوکاری هایەکیان هەبێت هاوکاریەکانیان وەکو خۆیان باسییان کردو تا ئێستاکانە هاوکاریەکی استراتیژیک و نازانم زۆر بربڵاو لە هەموو ئاستەکانان نیە تەنیا کوتویانە لە ئاستی ئەوەی کە بتوانین پێکەوە بەیاننامەیەک دەرکەین پێکەوە تەئیدی شتێ بکەین یا مححکومی شتێک بکەین لەبەرەوە ڕاستە ینی نفسی ئەو لایەنانەی کە پێکەوە کۆبوونەتەوە ناکۆکیان لەبەی ناهەیە نایشارنەوە خۆشیان باسییانەکەن کە هیوادارمەوە ناکۆکیانە نەمێنێت ئێمە بەمە خۆشە کە بەڕاستی ناکۆکی لە نێو هیچ لایەنێکی سیاسی کورد لە هیچ پارچەیەکی کوردستانە نەمێنێت بەڵام بەم حاڵە بڕوات دێمەوەلات کاک جعفەر ئێوە ینی ئێوە ئامادە نین لەگەڵ هێزی وەکو یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران بۆ منە ناوەندێک پێک بێنن ڕوتی سۆسیالست یەکێتی دیموکرات پارتی ئازادی بۆ نمونە پارتی سەر بەخۆی نازام ئەو هێزانەی تر لەگەڵ حیزبی کۆمەنیست و پەژاک بەنیاز نین ینی بەرەیەکی ناوەندێکی تری ئاوا پێک بێنن وەکو خۆتت ناوەندێک پێویستە من ئەسەن باسم کرد کولەن نییە من پێم باشە تەواوی هێزەکانی ڕۆژهەڵات باشە ئەوانەی کە سەلاحێت یانە من منزمۆنی ئەوانەی لە ئیدۆلۆژیە بۆی ناچم با پێ بڵم من فلان کەس حیزبێکی نەتەوەیە بەڵام حیزبێکی دموکراتە بەواقعی ئەمە مشکڵی من نییە منزومە ئەو وەک من بیر ناکاتەوە بەڵام لە رابطە لەگەڵ مسایدی کوردستان زۆر شتمان مشتەرەکی لەگەڵ هەموو حیزبەکان بەڕاست و بە چەپەکانیشەوە ئەمە ناکرێ ینی ئەمە لێرەوە کە تۆ بۆیە قسانە من ئەم قسانم باسەکەم کە بەیانی ئەگەر لە ئێران ئەتلایە بوو شتێک بوو وەسعەتەکە وای لێ نەیە چونکی خەڵکی کورد تر بەداخەوە مسلحین بەداخەوە شتێکی بۆیەڵم بەداخەوە لەبەرەوە لە شوێنێکە چەک ببێ ئەمنەوە بەرخوردانە شت پێش دێنێ و ئەوانە ینی حەزبی دیگەران مەجموعی ئەوانە لە ئێستاوە هیچ نەبووە مەسەلەن خەت و نیشانە کێشن بۆ فلان حیزب و بۆ فلان حیزب شت من ئەسەن مشکڵم ئەوە نییە کە کابرا نەتەوایەتیە چەپە سۆسیالیستە ئەڵێم ئێمە ئەگەر بمانەوێ پێش ئەوەی بڕۆینەوە بۆ ئێران لەسەر پلتفۆرمێکی مشتەرەک بڕێ شتمان نەبێ ئەحزابی کوردستانی ئێران تووشی کێشە تۆ چیەکەی مەسەن فلان حیزب بەڵێ پژاگ نەبێ باشە کاکە خۆ پێدوانە بێ من وەختێ باسی پژاکەکەم 100% لەگەڵ سیاستیانە موافقمیانە بەڵام مەسەلەکەوەی پژاکیش هەیە لەگەڵ پێکاکایە سەر بە پێکاکایە نفوزی پێکاکای لەسرە شتێکە چیەکەی شەڕی لەگەڵەکەی ئێمە باسیەوەمان کردوتمان ئەمە مەزمومە لەلایەن هەم شۆڕژگێرانەوە هەم لایەن خەڵکی کوردەوە شەڕکردن دیکاکە تۆ معنای هەیە ئەمانە معنای هەیە تۆ ناتوانانی حاکمی کوردستان بهێرەوەی کە
عوسمان باسی کرد کە حزبی کاکە شتی قەدیمی شتی تری باشترە خۆ مەسلەوە نییە هەر حزبی قەدیمی بێ باشە ئەفکاری تازە باشە شاست منێ حیزبێ پێک بێ لە تەواوی و حیزبانە لە من و لەویش و لەویش هەشتا ساڵ سەهلە 2000 ساڵیش سابقەی بێ بەڵام نەتوانێ بەرنمەیەکی ڕفاهی و زندگی خۆش و ئەوەی بۆ خەڵک بێ خەڵک پاڵی پێوانێ مەسەلە ئەوە نییە چێ قەدیمی ترە قەدیم چێ بووە لە کوردستانی ئێرانە خۆ بەوە نابێ من جوزی قەدیمی ترین پێشمەرگەی ئێرانم لە کوردستانی ئێرانم ئایا ئەمە ئەبێ بە ملاک بۆ ئەوەی کە ئێستا سبێنێ پێشمەرگەیەک پێش بێ من ئەولەویەتێکم نەوانە ئەمانە ناخوا باشە خۆ شۆڕش مەسەلەن ئەوە لە ئەفرین باشە ئایا هیچ پێشمەرگەیەکی من عینێواڵێم من پێم وایە بە خۆم پێشمەرگە بووم بەڵام ئەوانە نییە ئەبینم دەورێتتر لە پێشمەرگایەتی ئەبێ ئێمەش فێری بینەوە باشە ئەمانە ناخوا باشسانە کۆن بووە لەلایەن بڕێ سیاسی بەتەمەنەوە سیاسیانە هەر ئەوانەی کە ڕەهبەریم حیزبانە نیتر مەبەستم هەموو حیزبەکانە و حیزبە ڕاستانە هەر کامە حیزبی دیموکرات حزبی دیموکرات کۆمەڵی شۆڕژێر هەمووی منزورم هەمویانە مەسەلە ئەوەیە کابرادێ خۆیان بە میراتگری خەباتی ڕۆژهەڵاتی میراتگر نین میراتگر خۆیان وایە بەڵام میراتگرش ئەوانن کە ژیانیان بەخت کردووە میراتگر ئەوانن کە ئێستا وەک ئەوانەی کە ژیانیان بەخت کردووە بیرەکەنەوە میراتگر هەر کەسێ لە کوردستانی ئێران لە سنا لە مەهاباد لە سەردەش هەر کەسێ بێت لایەنگری خەڵکی زەحمەت چێش و هەژاری کوردستان بێ بۆیە ئەڵێم من جیای ئەەکەمەوە من پێم وانە سەرمایهداری کورد لەگەڵ خەڵکی هەژار فەرقی نییە فەرقی هەیە ئەمە ناخوات ئەمە ئەمە خۆڵکردنە چاو خەڵکە ئەم ڕاهبەرانەی ئێمەیکەن پیان وایە کاکە نابێ کوردستانی باشوور بکەن بۆ ئولگو بۆ خۆیان من ئەمە عینی ئەماڵێم ینی بە نەزەری من زەرەرەکەن چونکی کوردی ئێران فەرقیە لەگەڵ کوردی باشووریش هیوادارم باشتری بکەن هیوا منش هیوادار باشە ئەترافێکت کرد وتت ئەم ناوەندە یعنی هێزە ڕاستەکان نایەنەوێ هێزی چەپی زۆر تیابێ ینی بۆ منە باسی خۆتانکرد نایە ڕۆتی سۆسیالیست تیابێ ناوێ سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی تیابێ و ئەترافێکیشت کرد تازەیە ئەڵێ هیچ هێزیەک نییە بەقەدەر کۆمەڵی حیزبی کۆمونیست لە ئێران و لە کوردستان چالاک بن و نوێنرایەتی چی بستۆی ڕادیکاڵ و کرێکاران و زەحمە چێشان و ژنام بکەن و پێ دوایە ئەوان هێزی ئەساسی ناو کوردستانی ئێران جەرایانێکی ئەساسین ئەم ئەترافانت حەز ناکەی تازەیە یان دەرەنجامی ئەو حەزفەیەکە ئێوەش لەگەڵ حیزبی کۆمونی حەزف کراون لەو ناوەندێ نه ئەمە شتێکە من باسی ئێرانم نەکردوتم هێزێکی چەپکە لە کوردستانی ئێرانە مەترەح بێ و نفوزی کۆمەڵایەتی بێ ئەوانن خۆ على ڕقمی ئەوە کە ئێمە لەگەڵ ئەوان ینی کۆمەڵی شۆڕژگەر و کۆمەڵی زەحمەتکێشان نین هێزی چەپ و کرێکاری و مەترەح نەخێرەوان هێزی چەپ و کرێکاری نین ئەوە من نایڵێم ئەمە قەزاوەتی خەڵکە باشە خەڵک وا قەزاوەتەکە باشە وا قەزاوەتەکە کە هێزی چەپ کۆمەڵەیە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستجا ئەوەی لە ئێرانە نفوزیان چەندەیەوە شتێکی کە بەڵام لە کوردستانە هێزێکی فعال بوون هێزێک بوون کە بە بنەماکانی پرەنسیپەکانی کۆمەڵەوە من ناڵم 100% بەڵام زۆربەی شتەکانی ئەوانیان هەیە و مەسلە احترام نێ مەسلە واقعیەتێکە هەر واقعیەتە بێ خۆ تۆ ئیسا مەسەلەن من باسی حیزبی دموکرات بکەم خۆ ناتوانم بێژم حیزبی دموکرات نفوزی کۆمەڵایەتی نیە هەیەی هێزێکی ڕاستە لەلایەن منە بەڵام ئەویش کە تۆ تعریفی ئەم حیزبی هۆمەنیستی ئێران و کۆمەڵە ئاواکەی بۆچی ئەوە ئینشقاق و ئینشقاقتان کرد لە ناو حیزب زانی چییە ئێمە اختلافاتمان بوو پێشوش جارێکی کەش لە منتان پرسی لێرە ئێمە لەسەر ئەوەی کە ناتوانین حیزبێ بین لە سەراسەری ئێراندا ئێمە وەک ئەو تەشکیلاتە مشکڵێکی لە مشکڵاتی ئەساسی ئێمە ئەوە بوو و دوای شتەکە نەبوو ئێمە ئینشقاقمان کە بێت ئەوان پاڵیان بەێمەوەنا قسەکانت وا دیارەوەندەی منش بزانم ئێوە هەوڵی نزیک بوونەوەتان هەیە لە حیزبی کۆمونیستی ئێران و نزیک بوونەوە یاگرتنەوەتان من ئەسڵەن باسی ئەوانە ناکەم بەڵام من هەر هێزێ لە کوردستانی ئێرانە ینی ئەو شتەی بێ بۆ خەڵکی کرێکار زەحمە چێش هەر نەوع پراتیشێکی وای بێ و پرۆژەیەکی بێ کە پشت بەستێ بە خەڵک ئەمە ئێمە بە خۆمان لە نزیکی ئەزانین ئەسە مەسەلەوە نیە لە فلان حیزب نزیکین یا لە فلان حیزب دوورین بۆ من فەرق ناکە حیزبەکە دوێنێ نەمناسی بێ ئێستا بێت
وەک ئەوەی منزورمە مشابهی من بیر بکاتەوە یا ئێمە بیر بکاتەوە ئێمە نزیکایەتیەکەین باش ئەمە حیزبێ دێمەوەلات دوای کاک عوسمان ئێوە وا بازەکرێت کە ئێوە زۆر نزیکن لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشان و زۆر دۆستیانن بەڵام بۆ نە کۆمەڵی شۆڕژگەر حەق نەبوو ئێوە بانگشتی ئەم ناوەندە بکە و ئەوی کە کاک جەعفەری ژێڵێ ئەم هێزانە ئەمانی کە لە ناو ئەم ناوەندەیان نایانەوێ هێزی چەپ بچێتە ناو ناوەندەکەەوە پێ دوای بانگ نەکردنی ئێوە داوت نەکردنی ئێوە بە سەراحەت پێم بڵێ تەحلیلاتم ناوێ ینی تەحلیلم بۆ بکەی پێم بڵێ لەبەر ئەم خاڵانە ئێمەیان بانگ نەکردووە و ئەو بۆچوونەی بڵێ کە ئێمە لە کۆمەڵی شۆڕژگێری نزیکین ناڕاستە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەردوو لایەنی دموکرات دوو قۆڵی خۆشە لەگەڵ هەردوو کۆمەڵی شۆڕژگێر و کۆمەڵی زەحمەتکێشانیشە دوو قۆڵی خۆشە یعنی هاتوو چۆمان هەیە و تا ئێستاکانەیش بەردەوام بووە ئەمەی کە بڵێن تەنیا و تەنیا فقط لەگەڵ یەک کۆمەڵە یا تەنیا لەگەڵ یەک دموکراتە ناوەینە نییە ئێمە لەم ماوە لەگەڵ هەموویانە نە یەک جار نە دوو جار زۆر جار لەگەڵ هەمویانە هاتوچۆ یەکترمان هەبووە لە ئاستی سەرەوە و دانیشتن و ڕاوگۆڕینەوە و زۆر مەسایلی ترمان هەبووە بەڵام ئەمەی کە بۆی ئێمەیان داوەت نەکردووە ئێمە ساڵی 2010 دیسان کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان حزبی دیموکراتی کوردستانی ئێران خەبات و پارتی ئازادی ویستیان ئێتلافێک دروست ببێت لەم بەینا هەم حزبی دیموکراتی کوردستانی ئێران هەم کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان هاتنە لای ئێمە کوتیان ئێمە دەمانەوێت ئێتلافێک سازکەین بەڵام مشکلەیەک لەم بەینا هەیە سازمانی خەباتی کوردستان لەگەڵ پارتی ئازادی کوردستانە ئیرادیان لە ئێوە هەیە لە بەرنامە ئەساسنامەتانە یەک دەڵێن لە بەرنامە و ئەساسنامەی ئێوە لە بەرنامەی حزبیمانە نەنووسراوە ڕووخان و سەرنگونی جمهوری ئیسلامی ئێمە لە بەرنامەمانە نووساومانە دەرباز بوون بۆ ئێرانێکی دموکرات ئەبێت دەرباز سیستمی دین سالاری لە ئێرانە دەربازکەین بە نەمانووسیوە سەرنگونی جمهوری ئیسلامی ئەمە کردبوویان بە مشکلەیەک مشکلەی دووەمیش ئەمەی کە یەکێتی دموکراتی کوردستان حزبێکی سیاسیە حزبێکی چەکدار نییە حزبێکی چەکدار نییە ئەو کاتە 2010 ئەمە بیانوویەک بوو بە ئێمەیان گرت کە ئەم ئێتلافە لە ئەم پێنج حزبە ئەو کاتە کۆمەڵی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستان بوو حزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو لەگەڵ پارتی ئازادی کوردستان و لەگەڵ سازمانی خەباتی کوردستانە و لەگەڵ ئێمایانی پێنج حزب پێکەوەی ئێتلافێک سازکەین ئەم دوو ئیرادیانە لە ئێمە گرت بەڵام سەرڕای ئەوەی کە ئێمە وتمان ئەتوانین لە کۆنگرەیەک یا لە پلۆنۆمێکە یا لە هەر کۆنفرانسێکە ئاڵوگۆڕی لە کۆمەڵی شت بکەین بۆ ئەمەی کە ئەم بەرە ساز ببێت بەڵام سەرڕای ئەوە ئەمە چونکو کۆکیەکانی ئەوان شتێتر من پرسیارێک بکەم ئەوە بۆ چوونی سازمانی خەبات و پارتی ئازادی بوو یا بۆ چوونی حزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگەر بوو کە ئێوە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ حزبی دیموکراتی کوردستانی ئێران کوتیان ئەمە ئیرادێکە یا بڵێن بەهانەیەکە کە سازمانی خەبات لەگەڵ پارتی ئازادی کوردستان یا بەناوی ئەوانە قسەیان کرد بەڵام ئێمە نەمانزانی کە بڕاستی ئەمە ئی خۆیانە یا ئی ئەوانە بە زمانی ئەوانەوە ئەم منە هینەکەن بەهانە ئەگرن و بەڵام چونکو ئەمان دەیانەویست مەسەلەکە دروست ببێت بەڵام ئیتر ئێمە چەند جار بۆ داداچوونمان کرد ئەم لە ئەولا گوتیان نا ینی بەڕاستی وتیان ئەو دوو حزبەیە دەڵێن یەکێتی دموکراتی کوردستان لە بەرنامەی حزبی خۆیان ڕووخانی جمهوری ئیسلامی قەید نەکردووە دووهەم هێزی چەکداری نییە بۆ شەڕکردن لەگەڵ جمهوری ئیسلامیە باشە دێمەوە لە دوای کاک جەعفەر لە چەند ڕۆژی ڕابردوو کۆنگرەی ڕاوێژکاری کەنێکە لە سلێمانی بەسەر خۆشت لێ بەشدار بووی پێم وایە لە دانیشتەکەیە بۆ نمونە نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران قسەی کرد گوێل لە قسەکانی بوو لە بەرامبەر نوێنەری حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کوردستانەکەشی قسەی کرد هەردووچیان دوو بۆ چوونی جگەلەوەی کە قسەکانیان دوو بۆ چوونی جیاواز تاو جیاواز بوو لەمان کاتشتا پارادۆکسی زۆر لە قسەکانیان هەبوو
بۆ نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران وتی ئەمە بێ هەموویان بەڕەسمی بناسین هێزەکان بەڵام ئەوان خۆیان حیزبی دیموکراتی کوردستانی هاوڕێیان بەڕەسمی ناناسن ئەوان هاوڕێیانی پێشوو سازمانی کوردستانی حیزبی کۆمونیست ئێران وتیە بێ یعنی بۆ نمونە ئێمە هەموو چین و توێژ و ئایدیا و جیاوازەکانمان قبول بێ و وەکو بچنەوەیەکی سۆسیالیستی و بچنەوەی چی بەڵام لەگەڵ سازمانی خەباتدانانیشە لە هێزێکی مەسەبیە ئەم خلافانە لەو هێزەکانی تریش هەبوون مە پارتی ئامادە نەبوو ئەنە کەسە ئامادە نەبوو کۆمەڵی شۆڕژگەر ئامادە نەبوو ئەم کۆنگرێنەتەوەیە توانێت چ نەتیجەیەکی لێ بکرێتەوە بۆ هەموو خلاف و بۆ چوونە پارادۆکس و متەناقسێکە هەیە من پێم وانە کۆنگرێنەتەوەی بتوانێت لە داهاتوە لەوەی کە تا ئێستا هاتوۆتە پێش زیاتر پێشڕەت بکە مشکلەکە هەر ئەو نەوە سکتاریسمەیەکە لە ناو ئەحزابە هەیە من خۆ معلومە من منزورمەوە لێرە ڕخنەی تون لە حیزبێکی تایبەت نییە بەڵام کولەن نییە مەوزوعەکە وایە لە تەواوی کوردستانەکانەوە بە تایبەت لە کوردستانی باکوور و باشوور لە رابطە لەگەڵ پێشوش کە کۆنگرێنەتەوەی بەسرا لە هەولێر و ئەوانە مشکلەکە ئەوە بوو چێ سەرۆکایەتی کۆنگرەکە بکە ئەوەیە لە بینی پارتی و پێکاکە بەڵام ئەمە نەوعی لە شتە کە بەداخەوە بۆ میلەتی کورد هەمیشە زەرەر بوو ئەم وەسعەتە لە 100 ساڵی ڕابردووە من شاید بڕێ قسە بکەم بڕێ کەس لە دەریش و بڕێ قساکەم خەڵک پێیان وایە من بەدبین و ڕەشبینم بە کورد بە منیش کوردم جارێکی بە کەسێکم وتم بە من دە پشتیشم هەر بخێنیتەوە بە دایک و باوکو هەر کوردم بەڵام ئەی بۆ تواوە لەسەر کورد قساکە وتم کاکە لەبەرەوە لەسەر کاکە لە جێیەکانی نەفەر حیزبێک لە دەورەیەکە تەنازول بکە بۆ هی ئەو هەرەوەی جەناب دەڵێ دیکەکە حیزبی دموکرات خۆ ڕاز ناکە هەوڕیانی پێشوچی بەقەد ئێوە جیابوو ئەدە 10 نەفەرن جیابوونەتەوە کاکە 10 نەفەرن جیابوونەتەوە حیزبن لۆگۆیان هەیە سێسکردێریان گۆڕیەوە ناوی تۆیە بەکرێت گرتو ئەو نێوە ئێرانەکەی پێوەنی ئەو زم وایە نەنا کولەن نیە سیستمی کولەن شەرق وایە هەموو حیزبەکان حتا نییە باشە حیزبە چەپەکانیش بەڵام ئێستا بڕێکیان باشە ڕاستە کە ڕخنەی زۆر لەسەر کەنەکەیە کە هەژمون و هەیمەنەی پەکەکەی بەسەرەوەیە بڵێ منیش پێم وایە هەیەی ئەخۆ من بۆ خۆم ئەگەر بانگیش کردبێتین چوین معنای ئەوە نییە من تحریمیەکەم ئەچم لەوێنی ئەگەر دوو قسەم بێ قسەی خۆمەکەم دروستە ڕێبوار ڕەشی دوتی پەکەکە هەژمونی هەیە چێتی و پارتی و کۆمەڵە بۆ نایەن هەژمونی خۆیان هەبێ لە ناوێ وتی بۆ مناڵێ بۆ منە نمونەی شێنایەوە وتی لێرە ئوتێلمانەوێ سیارەمانەوێت لە ئەوروپا نان خواردنمانەیە کۆمەڵاڵە پاکاڵە فەرموو تی یەکێتی و پارتی و حیزبی دیموکرات و کۆمەڵە نایکەن بۆچی کەواتە هەژمونیان نەبێ پێ دوای قسەیەکی دروستە من ئەزانی چێت من لەو ڕێگەوە ناچم مشکڵەکە ئەوەیە کە نییە بە نەزەری من لە هیچ شتێک پێکاکە نەوع بەرنامەی هەیە بۆ خۆی بەڵام پارتی و ئەحزابی دیکە نیانە نەیەکێتی نە پارتی نەحزابی کوردستانی لە رابطە لەگەڵ دوایین قسە دێمەولات هەموو کوردستانەکانە نیانە ئەو بەرنامە بەڵام پێکاکە بە نەزەری من بە دروست هەیەی نە ئەوەی کە من مەسەلەن لەگەڵیم بەڵام بە دروست هەیەی ڕاستەکە بێنە مەدان کاکە مەسەلا ئەوەی نییە هاتیتە مەدان تۆش ئەگەر بەیانی وەکە مساوی باش دێمەولات کاکسمان ئێوە بانگ نەکرابوون یا با بڵم ئامادە نەبوون لەو کۆنگرێنەتەوەیە کە ئێوە خۆتان بەهێزیشی نەتەوەی ێزانن خلافەکە بۆ چوونەکە بۆچی بانگ نەکراون پەیوەندی بە ئەوە مۆزوعەکە تەکنیکی یا پەیوەندی بەوە هەیە کە ئێوە هێزێکن زۆرتر مخالیفی سیاسەتی پاکەکەن نا مەسەلا ئەوە نییە من بۆ کۆنفرانسی یەکەم کە لە سلێمانیا بەرگوزار بوو لەگەڵ ڕێبوار ڕەشیدا قسەم کرد هی قسەکانی ژماونەتەوە ئێستاکانە لە لامە کوتی وتم بۆ ئێوە خۆتان منەتەوەی ئەزانن خۆتان بە دیموکرات دەزانن خۆتان بەوە زانن کە هیچ حزب لایەنێک بەلای ئەوە جیاوازی نییە کوتی ڕاستە وایە کەم و کورتی لەلایەن ئێمەوە بوو کە ئێوەمان داوەت نەکردووە هەوڵە دەین بۆ دانیشتنی دووهەم ئێوەش داوەت بکەین بەڵام بەداخەوە چونکو وەکو هەمومان نزانین کەنەکە مؤسسەیەکە لە ژێر هژمۆنی پەکەکەیە شناسنامەی پەکەکەی هەیە پەکەکە دایمەزراندووە و ئێمە پێم وان نییە ئەوەندە کە خلافمان لەگەڵ فکری و نازان پراتیکی زۆر حزبی تر هەبێت ئەوەندە لە
گەڵ پەکەکە هەمان بێت لەگەڵ پەژاکە هەمان بێت لەگەڵ نازانم ئەو هەموو نەهاد و مؤسسانەی کە پەکێکە لە هەر چوار پارچەی کوردستان هەیەی بەڵام هەموو ئەگەڕێتەوە سەر هەر ئەو پاوانخوازیانە ئەگەڕێتە سەر هەر ئەو نەبوونی دیموکراسیە بە معنای خۆی هەموو هێزێکی گەرەکە کە دەستەمۆی ئەو ببێت هەموو لایەنێکی گەرەکە کە لە خزمەتی ئەوە ببێت ئەمە ڕاستیە کە لە نێو هێزی کوردیە لە هەر چوار پارچەی کوردستانە شەڕی دەسڵاتە من جارێکی تر هەلم ڕادیۆی ئێوە وتم کۆنگرەی نەتەوەیی بەم شێوە هیچ کات سەرکەوتن بە دەست نایەنێت کۆنگرەی نەتەوەیی ئێمە ئیمڕۆ لە کوردستانە سێ هێزی سەرەکیمان هەیە پاکەکەیە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر ئەم سێ هێزە ڕێککەوتن لەسەر زۆر مەسئلەی حساس باش بە دەبێت کۆنگرەی نەتەوەیی بۆ خۆی دروستە بێت بەڵام مادام لە نێوان ئەم سێ هێزە سەرەکیە لە کوردستانە ئەو هەموو خلافاتە هەیە ئەو هەموو تەوجیهاتە هەر کامیان بەلایەکە هەیەیان هیچ کات کۆنگرەی نەتەوەیی ساز نابێت. ئەفەر ئەمین زادە ئەندامی ڕێبەری ڕوتی سۆسیالیستی کۆمەڵە من سپاس دەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بۆگە دوایین قسە و سەرنجی خۆت هەبێ سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بەڕێزەکە عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران سپاس دەکەم کە تۆش ئامادە بووی ئەمڕۆ لێرە قسە و باسێکمان کرد ئەگەر جەنابەت دوایین قسەت هەبێت زۆر سپاس سەرکەوتن بۆ ئێوە بۆ ڕادیۆکەت زۆر سپاسی بیسەرانی خۆشەویستی ڕادیۆ گەلی کوردستان دەکەم کە ئەمڕۆ بەنامەیەکی تایبەتمان پێشکەش کرد سەبارەت بە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان پێکهێنانی ناوەندی بڕیاری هێزەکانی حیزبەکانی کوردستانی ئێران و پەلامار و ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین و کۆنگری ڕاوێژکاری کەنەکە و تێڕوانینی هەردوو بەڕێزان جعفەری ئەمینزادە و عوسمان جعفەری و سپاسدانەکەم تا بەرنامەی داهاتوو قسە بازەکەی لەسەر بەحس و بابەتێکی تر سپاسدانەکەم و زۆر سپاس بۆ میوانەکانم بەڕێز عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران و بەڕێز جعفەری ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە زۆر سپاسدانەکەم کاتێکی خۆش.